باینجان هاوڕەیەکی دڵسۆزی دڵ و گەنجینەیەکی خۆراکی بۆ تەندروستی. باینجان پێگاتەیەکی نەرم و شێداری کەم کالۆریە و دەوڵەمەندە بە ڕیشاڵ، دژەوەکسێنەرە و کۆمەڵک ڤیتامین و کانزای گرنگ لە خۆ دەگرێت کە بە شێوەیەکی بەرچاو کاریگەری لەسەر باشترکردنی تەندروستی گشتی جەستە هەیە. یەکێک لە گرنگترین سوودەکانی باینجان بوونی بڕێکی زۆر لە ڕیشاڵە تێیدا کە ڕۆڵێکی سەرەکی لە باشترکردنی کردداری هەرزدا هەیە. ڕیشاڵەکانی ناو باینجان یارمەتی ڕێکخستنی جوڵەی ڕیخۆڵەکان دەدەن، ڕێگری لە قەبزی دەکا و ژینگەیەکی لەبار بۆ گەشەی بەکتریا سوودبەخشەکانی گەدە دروست دەکات. هەروەها دەبێتەوە یاسکردن بە تێری بۆ ماوەیەکی زۆر. هەر بۆیە و کەسانی کە کێشدا دەبەڵسێنن دەتوانن باینجان بخۆن، تەنانەت دەتوانن بە کاڵیش بیخۆن. باینجان هاوڕێیەکی باشی دڵە، یارمەتی کەمکردنەوە یاستی کۆرسڕۆڵی خراپ لە خوێندا دەدات. پێگاتەکانی ناوی وەک فلاڤۆنۆید و فینۆلیک دەتوانن پەستانی خوێن و مەترسی مەینبوونی خوێن کەم بکەنەوە. هەروەها خواردنی باینجان یارمەتی جێگیرکردنی یاستی شەکری خوێن و گلوکۆز دەدات. بۆ توشبوانی نەخۆشی شەکرە زۆر سوودبەخشە، دەوڵەمەندە بە دژەوەکسێنەر کە خانەکانی جەستە و بە تایبەتی مێشک دەپارێزێ و یارمەتی کارکردنی مێشک بە باشی دەدات. جگەلەوەی تامی خۆشە، دەوڵەمەندە بە ڤیتامین و کانزای گرنگی وەک پۆتاسیۆم، مەگنیسیۆم، ڤیتامین سی و B6 کە دەبێتەوەی ئەوەی ئێسکەکان بەهێز ببن و بەرگری جەستە بەهێز بێ و جەستە باشتر کار بکات. کەواتە خواردنی باینجان زۆر بەسوودە بۆ تەندروستی گشتی. پێچەوانەی بیر و باوەڕە هەڵەکان کە لە ناو کورداواریدا باوە، باینجان نابێتەوەی تووڕەبوون و ئەو کەسانەی دەیخۆن نابنە کەسانێکی تووڕە، چونکە هیچ بەڵگەیەکی زانستی بۆ ئەم مەبەستە بوونی نیە.